بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پەیام سەلام و ڕەحمەت و میهرەبانی خواتان لێبێ خۆشحاڵ و شادومانین بە ئێوەی بەڕێز دەگەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی باس و خواست. تەوەرەی ئەمڕۆی بەرنامەکەمان ئەرچی بەرپرسیارەتی و لاستۆگرتنی دەرەنجامەکانێتی. خۆی پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت: يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى واتقوا الله إن الله خبير بما تعملون. پیغمبر عليه الصلاة والسلام لا فرموديشي بيروزي داد فرميت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته تاوكو كوتاي فرمودكا. برزان أمرو دمانوي باسي أرشي برپرسياريتي بكين باسي کاربەدەستەکان بکەین باسی ئەو بکەین کەسێک کە دەبێتە کاربەدەست ئایا ئەمە بۆ چوونی ئیسلام ئەو بنەمایانە چین لە ئیسلامدا کە پێویستە کەسێک ببێ بە بەرپرسیار کەسێک ببێ بە براگەورە کەسێک ببێ بە سەرۆک کەسێک ببێ بە پێشەوە کەسێک ببێ بە خەمخۆری خێزان ببێ بە خەمخۆری میلەت کەسێک ببێ بە سەرپەرشتیاری وڵات و ئەم کەسە چۆن دەتوانێت بڕیار بداوە چۆن دەتوانێت ئاکام و دەرەنجامەکانی ئەم بەرپرسیاریەتە لە ئەستۆ بگرێ لەگەڵ مامۆستای عزیز و خۆشەویست مامۆستا دلێر حەمە کاکە برازانە ئاینی مامۆستا زۆر بەخێر بێ. دەست خۆش بێ مامۆستا بەختیار دەستی خۆش بێ سپاس دەکەم. مامۆستا لە ئیسلامی پیرۆزدا لە قورئانی پیرۆزدا لە فەرمودەکاندا لە سیرەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام لە مێژوو لە تاریخی ئیسلامیدا کە باسی بەرپرسیارەتی و ئەرچی بەرپرسیارەتی دەکرێت زۆرێک لەو کەسانەی کە پیاوی ساڵح بوون پێشەنجی ساڵح بوون پێشەوای ساڵح بوون سەحابەی کیرامی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام بەردەوام یان کەسانی متەقی بوون بەردەوام کە داوای بەرپرسیارەتیان لێ کرابێ بەردەوام کە پێیان گوترابێ دەتکەین بە بەرپرس وەکو ینی هەتا پێی کرابێ ڕای کردووە هەتا پێی کرابێ بیانووی هێناوەتەوە هەتا پێی کرابێ پۆزیشی هێناوەتەوە کە من ناتوانم بەرپرسیارەتی وەربگرم. بێگومان هەر لە مێژووی ئیسلامیشدا لە سیرەی لە مێژووی ئیسلامیشدا هەمانە کەسانێک کە بۆ خۆیان داوای بەرپرسیارەتیان کردووە. ئێمە دەبانەوێ بزانین ئەو کەسانەی کە داوای بەرپرسیارەتی دەکەن پێیان دەدرێ و ئەوانەی کە داوای بەرپرسیارەتی ناکەن یان ئەوانەی کە ڕادەکەن لە بەرپرسیارەتی ئایا ئەوانە ئیسلام چۆن مامەڵەی لەگەڵ کردوون لە مێژووی ئیسلامیدا چۆن مامەڵەیان لەگەڵ کراوە. ئەمڕۆ باسەکەمان لەسەر ئەوەیە ئەرچی بەرپرسیارەتی و لە ئاستۆگرتنی دەرەنجامەکانی سەرەتا بابزانین بەرپرسیارەتی چییە بەچی دەگوترێ بەرپرسیارەتی. بە ناوی خوای گەورە درود و سڵاوە لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سپاسان دەکەین بۆ ئەم بەرنامەیە. بەڕاستی بەرنامەکە لە جێی خۆیان بوو چونکە ئێستا بەرپرسیارەتی کە شتێکی زۆر پیرۆزە ناشرین کراوە یعنی بەرپرسیارەتی دەبێت کە خۆی شتێکی زۆر چەمکێکی فراوانە بەڵام زۆر بەداخەوە ئێستا وای لێ هاتووە خەڵک قیزی لەوە ئەشەوێتەوە کە بڵێ من بەرپرسم چونکە لە بەڕاستی لەم زروفەی ئێستا بەرپرسیارەتی بۆتە ئەگەر ئەم چەمکە زاراوەی ئەگەر دروست بێت دروستیشە بەڕاستی چونکە بووە بە خیانەت زۆر بەداخەوە. جا ئێمە حەقە ئێمە بەرپرسیارەتی لە خەڵکانی ئێستا وەرنەگرین بەرپرسیارەتی بگەڕێنەوە بۆ سەردەمی دروستەکەی کە سەردەمی ئیسلامە چونکە پێش هاتنی ئیسلامیش بەرپرسیارەتی ئیشی پێکراوە بۆ خۆیان بۆ خزمەتی خۆیان بووە دوای باسی وەگەم پشتیوان بەخوای گەورە بەڵام بەرپرسیارەتی کە مەسئولیەتی پێ ئەوتێ لە زبانی عەرەبیە مەسئولیەت یعنیتر ئەم نەفەرە بەرپرسە لە بەرامبەری هەموو شتێکە بە کوردی پێی دەوتێ بەرپرس یعنی ئەم نەفەرە ئیتر لێپرسینەوەی لێ ئەکرێ دوو حاڵەتە یان لە دنیا یان لە قیامەت بەڵام ئەوانەی کە موسڵمانن بەرپرسیارەتیان لەسەر ئەستۆی لە دنیا و لە قیامەتیشە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێکی نەکردوتە بەرپرس کە پێش بەرپرسیارەتەکەی پەروەردەی کردووە. ئێمە دواتر باسی ئەوەکەین بۆ کاتی بەرپرسیارەتەکە بەتەئکید باسی ئەوەکەین چونکە دەبێت بەرپرس پێشەوەی بگرێتە بەرپرس هەندێک خاڵ هەیە تایە گەشە و نما بکری ئەمجا بخرێتە ئەو شوێنە یعنی ئێستا ئێمە ئەوەی کە بڵین شتێکمان هەبێ پێوەرێک بۆی کە ئەمە بەرپرس بێت غەڵەتەکە لێرایە ئینا هەموو کەسێک هەموو ئینسانێک بەرپرسە وەکو چۆن حەدیسەکەی سەرەتا جەنابەت ئاماژەت پێکرد کە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته هەموو کەسێک بەرپرسە بەڵام ئایا ئەم کەسانە بە
واجباتی بەرپرسێتەکە هەڵ ئەسنیانە ئالێرا ئیشەکە دروست دەبێ بۆیە ئینا هەموو کەسێک وەکو خودۆی ئەم کەسە مسلمانە یان غیری مسلمانە گەنجە یان پیرە دەسەڵاتدار یان بێدەسەڵاتە بێدەسەڵاتیش هەر بۆ خۆی بەشێکی خۆی ئێمە ژن بۆ نمونە بە بێدەسەڵات دەئامرێت کە لە ئیسلام ئەوانیە لە ئیسلامە ژن بە پرسیارەتی هەیە کە چییە بەخێوکردنی ماڵە چەمچێکی سەقەتە ینی چەمچێکی خراپە چەمچێکی هەڵەیە کە بەرامبەر بە ئافرەت تێگەیشترا ئەوانی وا لە ئافرەت حاڵی دەبێت کە قسەی لەبارەوە کراوە کە ئافرەت مرۆڤێکی دەستە پاچەیە دەستە وستانە مع العلم يعني ئافرەتنی ئەو هەموو ئێمەی پەروەردە کردووە ئێمە چێ ناویتە خزمەتی ئەم ژیانەوە ینی نیوەی کۆمەڵگا بگرە زیاتریشە لەبەری ئەوان هەڵ ئەسن بەوەی کە سەرەتا باسم کرد ئەوان هەڵ ئەسن بە پەروەردەکردنی مناڵەکان پەروەردە زۆر مهمە ئێمە ئەگەر سەیری بڵێن خوێندن بکە ئەڵێ وەزارەتی خوێندنی تەربیە و تەعلیم بڵێ پەروەردە و فێرکردن یعنی پەروەردە لە پێشی فێرکردنەوە یعنی ئەدەبێ ئینسان پەروەردە بکرێ ئەم جار فێر بکرێت بۆیە بەرپرسیارەتی بەڕاستی دوو چەمکە لە دنیا لێپرسینەوە لێ ئەکرێت لە قیامەتیشە لێپرسینەوە ئەکرێت بۆیە ئەو کەسانی کە مولتەزیمن بە دینی ئیسلامەوە ئێمە دەلیلمان هەیە توانیویانە بەرپرسیەتیەکەی خۆیان بە چاکی بەنە سەر و خەڵک هاتووە یەقەی پێغەمبەری خوای گرتووە صلی الله علیه وسلم وتێتی ئەی محەممەد عەدالەت بە وتێتی دایکە ڕۆڵە ڕۆڵ بۆ بکە ئەگەر من عەدالەت دەبم کی عەدالەتە بەڵام ئەمان هاتوون کردویان عەدالەتێکە بە چاکی بۆ نمونێ مە نمونێک بهێنینەوە کە ئێستا وابەستەیەکەین بەم ڕۆژگاری ئێستەمانەوە بەرپرسیارەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ بەرپرسیارەتی ئەم بەرپرسەکانی ئەمڕۆی خۆمان ئەمڕۆی هەموو وڵاتان و بە تایبەتی خۆمان ئێمە چونکە با واقع بین لەناو خۆمانان نمونەکە بینەوە بۆی خەڵکی ئێستا ئەزانن کە ئێمە باسی چی ئەمە بەرنامەکەمان بۆ خەڵکی خۆمان بۆ خەڵکی خۆشمانە بەڕاستی خەڵکی وڵاتەیە جا ئێمە خەڵکی خۆشمان خۆشەوێت حەزەکەین خەڵکی خۆمان تێبگەن کە کێ بەرپرسە کێ مەسئولیت هەڵ ئەگرێت و کێش بەرپرسیارەتی کردوتە ئەوەی کە خۆی پێگەورە بکە بەڕاستی خەڵکیش ئێستا ڕۆشنبیرێکی زۆر جوانی بۆ دروست بووە با ئەم بەراوردە ئێمە بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەککە کاتێکە دەرئەکرێ طبعا ئەو دەرکراوە ئینا کاتێککە ئەڕواتە سەر شاخەکە ئەڵێ ئەی مەکە سوێن بەخوا ئەگەر بێت و منیان دەرنەکردای قەت ئەم شارم بەجێ نیە چونکە شوێنی لە دایکبوونی خۆمە چکە وەتەن زۆر خۆشەویستە وەتەن یعنی یەکێکە لەو شتانەی کە ئیتر خەڵک ئەتوانێت نەفسی خۆی کە گەورەترین شتەی فیدای ئەکا خوێنی بۆ ئەڕژێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شاهیدەکەم لێرا چییە لەوایە کاتێک کە خۆی ئەم مەکە بەجێ ئەهێڵێ یەکە بە یەکە هاوڵەکان ئەنێرە بۆ مەدینە یەکە بە یەکە هاوڵەکان ئەنێرێ بۆ مەدینە بۆ چونکە بەرپرسە ئەگەر بێت و خۆی لە پێشا بڕوا ئەگە خۆی لە پێشا بڕوا دوای ئەوانی تر بێن بکەونە ناڕەحەتیەکەوە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەی محەممەد تۆ بەرپرس بووی چۆن ئەبێت ڕەعیەتەکان و ژێربەدەستەکانی خۆت لە دوای خۆت بێن یەکەیەکە بۆیە ئێستا ئێمە گەر بەراوردی بکەین سێرەکەن بەرپرسەکانی ئێستا چی ئەکەن خۆیان پێش ئەوە ئیتیفاقی ئەکرێت و ڕۆشتن ئەکەن و دوای ئەوەی تر ئەگەر خەڵکانێکی داماویش ئەکوژێن بەڕاستی ئەوە لێپرسینەوەیان لێ ئەکرێت لە ڕۆژی قیامەتە ئەوە خوای گەورە خۆی ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە هەموو کەسێک لێپرسینەوەیان دەربارەی ئەوە لێکرێ بۆی ئەم بەراوردە مامۆستابەختە بەراوردێکی زۆر جوانە ئینسانی مسلمان با ئێمە وەکو خەلفێتێکی ئیسلامەتیمانێ شانازیشی پێوەکەین بەڵام لەسەر ئەوەش بەردەوام ئەبین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر خەڵکی ڕەخنە ئەگرێت بەس بێن بەراوردێکی ئەمە بکەن بزانە ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرپرسیەتەکەی چاک جێبێژەگریان گیانی خۆی خردە ناڕەحەتی بوو ئەوەی هاوڵەکان بە سەلامەتی بگەنە مەدینە ئەمجا خۆی ئاخر کەس بووە لەگەڵ ئیمامی ئەبوو بەکرا شاری مەکە بەجێ ئێهێڵێ بۆ شاری مەدینە کە ئەوە بەرپرسیارەتێکی زۆر گەورەیە بەرپرسەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێرە بەرپرسیارەتی هەڵگرتووە کە هاوڵەکانی ناردووە لە پێشخۆیدا بۆی هەر ئازار و ناڕەحەتیەکە بوو سەرەتا بۆ خۆی بێت ئەو جابگاتە ئەوان یان خۆی ببێ بە بەرپەرچ نێهڵێ بەوان بکە پێچەوانەی ئێستا کە ئەوانەی کە خۆیان بە بەرپرس دەزانن هەموو شتێک دەکەن دواتر خەڵکی ڕەش و ڕوت و قوربەسەرەکەی کە بە دوایان کەوتووە جێیان دێڵن لە سەنگردا بە جێیان دێڵن لە قات و قڕدا بە جێیان دێڵن بۆ خۆیان تێرن و خەڵک برسی بۆ خۆیان لەسەرون و خەڵک لە خواری خوارەوەی بەڵام ئەوەش پرسیارە ئەگەر ئەو کەسەی ئەم کارە دەکا بەرپرسەکە لە لای خوای گەورە لێ دەپرسێتەوە و ئەگەر لە دنیاشدا دادگایەکە بێ دەبێت لێ بپرسێتەوە
ئەی باشە ئەو خەڵکەش نابێ لە خۆشی بپرسێتەوە بەڕاستی ئەوەی کە کردویانەتە براگەورە ئەوەی کە کردویانەتە سەرکاری خۆیان بەڕاستی شیاوی ئەو جێگایە بەڕاستی پێویست بۆ ئەوە براگەوریان بێیان بەڕاستی ئەوان بژاردەیەکی غەڵەت هەڵبژاردنێکی غەڵەت اختیارکردنێکی نادروستیان کردووە. وی مامۆستا بەختیار بە تاکید ئەوان لەوە ئەچێ بۆ نمونە کاتێکە کەسێک خەڵکانێک ئەکەنە بەرپرسی خۆیان چاوەڕێی ئەویان نەکردووە کە ئەم خیانەت بکەن لە بەرپرسێتیە یعنی ئێمە بە لێرە هەندی عوزر بێنینەوە بەڵام ڕاستی حەقیقەتی بە ئێستا بەردەوام ئەمە شتێکی بەردەوام بەتەکی پێشتر و دواتریش یعنی ئینسانە بێت دەرز وەرگێ ئێمە کاتێکە باسی سیری پێغەمبەری خواکەم ساسم ئەمانەیە لەگەڵ ژیان ئێستا دەمجیکەین ڕاستمەسا دەکرێت لە ڕابردوودا مرۆڤ غەڵەتی کرد بێ بەڵام دەشێت لە هەنگاوەکانی ئایندەدا نێڵێم هەڵا دووبارە بێتەوە بۆ خۆی بۆنەوەکانی ئەبێ خەڵکیشی لێ ئاگادار بکاتەوە من لێرا پێم خۆش ئەوە باز بکەم ڕاستە دەبێ ئینسان زۆر دووربین بێت بۆ مەوزوعەکان بە تایبەتی ئەوەی کە وریا بێت ئێمە زۆر جا من باسی ئەوەم کردووە دەڵێم ئێمە میلەتێکی موسڵمانی کورد کە میلەتێکی موسڵمانە دەبێ نێڵێ لە یەکونەوە جارێک مار لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين دوو جار لە کورێک و مار بیگەزێت ئێمە زۆر لەسەر ئەوەین خەڵکیشمان لەسەرەوە ئاگادار کردوێتەوە بەڵام ئەگەر کە ئەم شتانە ڕوو ئەدەن ئێمە ئەڵێین هەر کاتێک کە شتانێکی ئاوا بەرپرسیارەتی دەبێتە ئەوەی کە با بڵێن خیانەت ئەکرێ لە بەرپرسیارەتیەکە زەرەری زۆرە مامۆستا بەختیار زەرەرەکەی چی یعنی خەڵک ئیتر متمانی نامێنێ بەوەی کە ئەم بەرپرسە بە پەرپرسی خۆی بزانێت ئەم وای لێت زەرەرەکەی چییە با من نمونەیەک بێنمەوە بۆی بە نمونونەکە بینەرانی بەڕێز تێبگەێنین دەڵێ ئەو کاتە چاکە نامێنێ دیفاع لە وڵات نامێنێ دەڵێ کابرایەک هەموو کەس پشتی سار دەبێتەوە بە تەکید کابرایەک ئەڵێ ئەچێتە سەر ڕێگەیەک سوارچاکێک لێەوە دێت ئەسپێکی پێەیە کابرا دزە کابرا بڵێن ڕێگرە چەتەیە بە واتازاراوەی خۆمان دەڵێت تونیمە کابرا لەسەر ئەسپەکەدا ئەبازێتە خوارەوە دەوێ ئاوی باتیە کابرا خێرا ڕائکاتە سەر ئەسپەکە و ئەڵێ ئەوە بوو بە ئەسپی خۆم و ئەیبم ئەڵێ دەی بۆ توێ بڵێ دەڵێ تازەی خۆمە دەڵێ باشە مەڕۆ بەس یەک قسەت بۆ ئەەکەم ئەڵێ چییە ئەڵێت خوا کە چووتەوە ناو خەڵک مەڵێ من ئەمەم کردووە مەڵێ من ئەم هینەم بەم فێڵە وەرگرتەوە ئەمە فێڵە وا مەڵێ وتی بۆ وتی لەبەر ئەوەی خەڵکی پشتیان سار دەبێتەوە لە چاک یان فێری فێڵ دەبن خەڵکی پشتیان سار دەبێتەوە لە چاکە چونکە تۆ ئێوتی ئەوە تۆ خەترێکت کردووە من هاتووم بەتە خوار و ئاوت بەمێ چاکەم لەگەڵا کردووی بەڵام تۆ ئەوە چاکەکە بەم شێوازە جوابی منت داوەتەوە کە چوویتەوە ناو خەڵک شانازی مەکە مەڵێ من ئازا بووم و بەم فێڵە ئەسپەکە بزی بناو خەڵکەکە ئەمە بڵاو مەکەرەوە بۆ ئەوەی خەڵکانیە تریش پشتیان سار نەبێتەوە لۆی کە ئاو نەدەن بە فەقیرەکانی بووتەوە یعنی ئەمە نمونەیەکی زۆر جوانە ئێمە کاتێککە باسی ئەوە ئەەکەین لە کاتی غەدر و خیانەت و لە بەرپرسیەتیە خەڵکی پشتی سار دەبێتەوە بەڵام ئەم نەفەرە ئێشتا کە کابرایەکی کەسێکی سادەیە کە ئێمە بەرپرسیارەتی چەند جۆرێکیە باسیەکەین ئەم نەفەرە حەز بە بەرپرسیارەتیەکە ئەڵێ بۆ ئەوەی خەڵکانێکی تریش پشتیان لەم خێرە سار نەبێتەوە ئەڵێ شتی وا مەکە کە ئەچیتۆ ناو خەڵک بەم شێوازە مەکە بۆیە غەدرکردن لە بەرپرسیارەتی و بە حەق و بەردروستی جێبەجێ نەکرێت زەرەرەکەی ئەوەیە کە ئابوو شێوازە خەڵکی پشتی سارە بێتەوە دەمجیکەین لەگەڵ ئەم زروفا بۆ نمونە یعنی ئێستا ئێمە بەرپرسەکانمان کە ئاوەها لەگەڵ خەڵکە ئەگونجێنەوە تەعامل ئەکەن بۆیان بۆ نمونە خۆیان ڕائەکەنەوە شتێکی دیارە و خەڵکانێکی فەقیر ئەکوژرێن دوای ئەمە خەڵکانێکی تریش کە ئەمە ئەبیسن ئەو پێشمەرگە بەڕێزانە کە ئێمە ڕێزمان بۆیان هەیە بەڕاستی ئێمە کوردستان کە ئەمن و ئاسایشە بۆی ئەو پێشمەرگە بەڕێزانەوەیە کە ئێمە ڕێزی تایبەتیمان بۆیان هەیە کە هەمیان برا و باوکو کە سوکاری خۆمانن پێمان ناخۆشە بەرپرس هەڵناسێ بە بەرپرسیارەتیەکەی خۆی بەجێیان ئەهێڵێ یان ئەگەر ئیتیفاقیەک هەیە پێشتر ئاگادار بکرێنەوە بۆ ئەوەی لە مەودووە پێشمەرگە بەڕێزەکانمان کە مەرگیان لە پێشی خۆیانەوە دەڕوا پشتیان سار نەبێتەوە پشتیان سار نەبێتەوە لەوەری کە ئەمان ئەم بەرپرسانە بە ئەرکی سەرشانی بەرپرسیارەتی خۆیان هەڵنەساون جا بۆیە بێمەوە پرسیارەکەی جەناب ڕاستە خەڵک دەبێ بزانێت چی ئەکاتە بەرپرسی خۆی کە ئێمەش عنی هەچ کات جاری وا هەیە ئەگەر خەڵکانێک بەسەر ئێمە بەرپرس بن و غەدریشمان لێ بکەن لەوە ئەچی حەقی خۆمان بێت چونکە ئێمە بە پرسمان دانا و تومانە تۆ برا گەورەیت و هەموو شتێک ئەەکەی بەڵام مهم ئەوەیە ئینسان لە ڕابردوو دەرزوەرە بگرێت جارێکی تر نەکەوینەوە ناو تەنگەژەی ئەم ناڕەحەتیانە کە بەهۆی ئەوەی کە خەڵکی بەرپرسەکان بە بەرپرسیارەتی خۆیان هەڵناسن مامۆستا کۆمەڵێک بنەما هەیە
کۆمەڵێک پێوەەر هەیە کۆمەڵێک خاڵ هەیە کە دەبێت لە کەسی بەرپرسدا هەبێت چیان ئەوانەی کە پێویستە ئێمە بیانکەینە بەرپرسمان بن براگەورەمان بن سەرکاری کاروبارمان بن پێشەنگمان بن لە خۆشی و ناخۆشیدا ئێمە باسی بەتەکی ئەمە هەڵبەت ئەمان پێوەرانە پێوەرشی ئەمەی وەکو کەسی ئیماندار وەکو کەسی مسلمان پێویستان پێوەرانە بەتەکی جا پێشوی جوابی ئەو وەڵامی و پرسیارەت بۆ حەزەکەم باسی ئەوکەی ئینسان بەرپرسیارەتێکی زۆر گەوری دراوەتە سەرشان مرۆڤەکان دەبن یعنی بەرپرسیارەتی چەند جۆرێکیانەیە کە لەو بەرپرسیاریان دوای باسی جۆرەکانیش بکەین وستم ئەگەر پێت باشە ئێستا باسی جۆرەکان پێ وەڵامی پرسیارەکەم دەو دواتر باسی جۆرەکانی بەرپرسیارەتێکن لەسەر ئەو فەرمودەی کە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەرپرسیارەتی ترمانی بەرپرسیارەتی دینیمان هەیە شخصیمان هەیە ئیجتیماعیمان هەیە ئەخلاقیمان هەیە ئەمانە یعنی بەرپرسیارەتی کۆ نەبووە لەوەیە من بەرپرسێکی حیزبیم یعنی زۆر بەداخەوە ئێمە چەمکەکان بچووک ئەەکەینەوە زاراوەکان بچووک ئەەکەینەوە لە ڕاستی دروستیەکەی خۆی تێناگەین لەگەڵ ڕێزمە ینی لە هەوڵی بۆ نادەین ئینا کە ئەڵەی مەسئول کێ زۆرە مەسئولی دینیمان هەیە کە پیاوە دینیەکان و ئیمام و خەتیبەکانە کە لە مینبەران ئەمانە بەرپرسی دینین ئەبێ حەقیقەتی واقعی ڕۆژ و دنیا و هەموو دینیەکان بە خەڵکی بە چاکی ڕابگەێنێ چونکە بەرپرسە کەوتنی عالمیە کەوتنی عالەمێکە بۆیە دەبێ عالم کە زانایە ڕاست بێت ئەگەر بێت و ئەملار بێت خەڵکی تیش بە دوایە لارە بێ بۆیە ئەوە جۆرەکانی ئینشەڵا حەزەکەی باسیەکەین لە دوایە ئەگەر بکرێ یەنۆ سەر ئەو پرسیاری جەنابە دەگەر ئەو بنەمانەی کە پێویستە لە کەسی بەرپرسدا هەبێ ئێمە چۆن بزانین کەسێک بە کەڵک ئەوە دێ کە بیکەینە بەرپرس هەڵی ببژێرین بیکەینە بە قودوە بیکەین بە پێشەنگ یعنی متمانەی پێ بدەین کە کۆمەلگا کە وڵات کە هەمومان بەرەو کەنارێکی ئارام دەبا هیچ نەبێ ئەگەر مەترسیش هات لە مەترسیدا جێمان ناهێڵێ لە مەترسیەکەدا پێشمان دەکەوێ مەترسیەکە هات بە جورئەتەوە دێت دەڵێ من ئەوە کارێکە کردومە و بەرپرسیارەتەکەش هەڵدەگرم و بەڵام بە فیعلیش بەرپرسیارەتەکە هەڵبگرێ ئەو بەتاکی چەند بنەمایەک هەن یەکێک لەوانەیە کە ئەبێ ئەمە خەلفێتێکی دینی ئیسلامی هەبێت ئەم کەسە بۆ ئەوەی دوایی حەز بە بەرپرسیارەتی بکات لەوەی کە لە ڕۆژی قیامەتە ئێمە هەندێک خەڵکمان هەیە بەرپرسە لە دنیا دەرەچێت بەڵام کە ئەڵێن خەلفەتێکی دینی هەبێ ئیمانی بەخوا هەبێ ئیمانی بە ڕۆژی دوایی هەبێت ئەمە پێوەرە بۆی کە ئەم کەسە بێتە بەرپرس شایستی ئەوەیە کەسێک ببێتە بەرپرس بڕای بەخ ئیماندار بێت لە بازنەی ئیسلام دەرنەچێت جا ئەمە ئەگەر بێت و ئێمە تەفسیرێکی ئەمە بکەین زۆری پێچی هەر بە کورتی کە ئەڵێن ئیماندار بێ ئەم کەسە پێوەرە بۆەوەی کە بەرپرسێک ئیماندار بێ کەواتە لە بازنەی ئیسلام دەرناچێت یەکێک لەو بازنانی کە لە ئیسلام دەرناچە حرام کرا ئەوەیە کە بێ ئەم بەرپرسە خەمی ڕعیتەکەی ژێدەستەکانی خۆی هەبێ لە خۆشیە چۆن لەگەڵیایەتی لە ناخۆشیەکانیشان لەگەڵ یا بێت بە هەموو شێوەیەک چکە ئیسلام پێی دەڵێ دەبێ ئەگەر بووی بەرپرس ئیتر 2000 خەو نەما 2000 ئیسراحەتی شخصی نەما دەبێ هەموو شتێک ئەوە لێگەڕێ ئەوان تێر بن ئەوانی ترن کە لە ژێر دەستان تێر لێگەڕ بۆ خۆت بەخەبەر بی ئەوانی تر بخەون بۆ خۆت مەترسیەکان لەسەر سەری خۆت بێ بۆی خەڵک لە ئەمن و ئاسایشدا بێت کەوتمان ئیمان ئیتر کە ئیتر ئەم کەسە ئیماندارە ئەچێتە داو بازنەی ئیسلام و ئیمانداریەتیەوە کە هاتەنا ئەو بازنەوە ئیتر لەو بازنە غیری ئەوەی دەرچێت حرامە لی دەرچێت ئیتر هەموو نەهیەکان کە لە بەرپرسا نابێت تۆ دەرچی حتا ئەبێ مڕاعاتی ئەم بەرپرسە مڕاعاتی شخص بکات شخص نابێ بوترێ کەیفی خۆیەتی یعنی حتا ئێمە گەربێنەوە سەر ئیمام کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و کەسانێک دەنێرێ بە ئیمامەتی دوایەوە شکاتی لێکن دەڵێ قورئان زۆر خوێنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و بانیان نەکات دەفەرمێت ئەگەر ئەتەوێ قورئان زۆر بخوێنی کاتێک کە خۆ بەتەنیا نوێژەکەی چەندە ئەخوێنی بخوێنە نوێژت چەند درێژەکەی درێژێکەوە بەڵام کاتێک کە ئیمامەتی بۆ خەڵکی ئەەکەی چونکە تۆ بەرپرسێکی دینیت مادەم ئیمامەتی بۆ خەڵکی ئەەکەی بە سوورەتی قورئانەکان کەم بن بۆ لەبەر ئەوەی زەعیفیتایە بە کەوتیتایە بە پەلەیتایە ئەمانە لەبەر مڕاعات کەواتە بەرپرس نەک مڕاعاتی عامکە مڕاعاتی ئەو حیزبەی خۆی بکە مڕاعاتی ئەم دایاری خۆی کات دەبێ مڕاعاتی شخص بە شخصکا کە لەگەڵ خۆشیانیە بۆیە دەبێت بەرپرس هەڕانەکات سێرێکی دوای خۆی کا بزانێت چییە جا ئەوە یەکێک لە پێوەرەکانە کە ئەبێ ئیماندار بێ پێوەری دووەم وەیە کە ئەبێت تربیەکی زۆر جوان کرابێت تربیەکی جوان کرابێ قودوەیەکی حەسەنی هەبوو بێ ئەم کابرا یعنی ناکرێ ئەمە کەسێکەکەینە بەرپرس تا ئێستا ئەم بەرپرسە لە قودوەی سەئیئا تعاملی کردووە یعنی قودوەیەکی حەسەنەی نەبووە یعنی ئەمانە دەبێ ئیماندار بێت تربیەکی جوانی هەبێت
لە قودوەی حەسەنەی هەبێ ئەم کەسە بوترێ بەڕاستی ئەمە مەردە ئەمە کەسێکی چاکە بۆ چاکە لەبەر ئەوەی توانیویەتی لەگەڵ میلەتی خۆیان بێت توانیویەتی چەند دەستکەوتێک بهێنێ بۆ میلەتەکەی خۆی بۆ ژێردەستەکانی خۆی ئەمانە دەبنە پێوەەر بۆ ئەوەی ئەمانە بەرپرس بن ئەگەر وەهانە بێ ئەو کاتە بەڕاستی ئیتر ئەگەر بکرێدە بەرپرسیش ئەو کاتە خیانەت ئەکرێ لە بەرپرسیارێتێک ئەو کاتە وڵاتەکە تا بگەێنرێتە کەنارێکی ئارام بگەێنرێتە دوا ڕۆژێکی خۆشبەخت بەرەو چارەنووسێکی نادیار دەبرێت زۆر باشە مامۆستا باسی جۆرەکانی بەرپرسیارێت کرد حەزت کرد زۆر قسە لەسەر ئەوە بکەین وەڵاهی من بۆیە حەزم کرد زۆر باسی بێگومان بابەتەکە ئەوەشی هەرتێدایە و پێویستە قسە لەسەر ئەم پرسیارش بکەین ئەوەی کەوای لێ کردم کە باسی ئەو بکەم چکە بەدووادا چوونێکم بۆ کرد من لەبەر ئەوەی وەکو پێشتریش باسم کرد ئێمە کەمتر بە تەسکی و ئەمانە لە بابەتەکان تێگەن کاتێک کە ئێمە ئێستا لەگەڵ جەناب تا باسی بەرپرسیارەکان خەڵک زیهنی بێکسە بۆ مەسئولەکانی لا خۆمانەچێت ڕاستە ئێمە باسی ئەوە ئەکەین خەفەتێکی زۆرمان هەیە بێتاقەتی لە بەرپرسەکان لەبەر ئەوەی خیانەت ئەکەن لەبەر ئەوەی نەیانتوانیوە بە ئەدای واجبی خۆیان هەڵبسن ئەوە تا ئێستش خەڵکانێکیان کردوتە ناو ئەو پەڕی فکریان تەواو ئاڵۆز کردووە بەخواستی میلەتیش بەرپرس نین بەتەکید بەخواستی میلەتی زۆربی بەرپرسی بەڵام چیکەین واقع وای کردووە کە ئەمانە لە کەناڵەکان و لە شوێنەکانەوە بە بەرپرس دەربکەون بەڵام ئەوانە بەرپرس نیل لە بەخواستی خەڵک ئێمە جۆرمان زۆرە جۆرەکانی بەرپرسیارەیەکی لەوانە بەرپرسیارەتی دینیە مەسئولیەتی دینیە کە ئەمە بۆکو باسمان کرد ئەمەیە کە هەر کەسێ خۆی بە موسڵمان بزانێ بەرپرسە لە بەرامبەر ئەوەی کە دین بۆی داناوە لەو چوارچەوە دەرنەچی نوێژ و ڕۆژ و حەجە زەکاتە ڕازگۆییە ئەمانە هەمیان ئەکەونە مەسەلەی بەرپرسیارەتی هەمیشەش مامۆستا من دینیەوە ئەگەر قوڵ لە بابەتەکە ورد ببیەوە هەموو ئەو عیبادەتانەی کە بەندە دەیکا لەگەڵ پەیوەندێکی تایبەتیە عیبادەتێکی تایبەتیە لە نێوان تاک لە نێوان عەبد و خوای پەروەردگاردا دوزار هەموو ئەمانە ڕێخۆشکەری بۆ دەکەن بۆی پەیوەندی بەندە لەگەڵ بەندەکان باش ببێ بۆی ژیانی بەندە لەگەڵ بەندەکان لەگەڵ مجتەمەعدا خۆش ببێ بۆی ئەم بەندە سنووری ئەوانی تر نەبەزێنێ بۆی ئەم بەندێ جار لە ڕووی ژینگەی دەڵی لە ڕووی کۆمەڵایەتی ئیجتیماعی کۆمەڵایەتی دەڵی لە هەر ڕوویەکە تۆ بڕیاری لێ دەدەی جوانە بەتەکید بەت ئەوە لە ڕووی دینیەکەوە یعنی کە مەسئولیەتی دینیە دوای ئەو مەسئولیەتێکی ترمانێ پێ ئەوتێ مەسئولیەتی ئیجتیماعیە بەڵێ یعنی کابرا کۆمەڵایەتی یعنی لەوەی کە لەناو خەڵکە بەرپرسە بۆی کە ئەگەر یعنی ناکرێ ئێمە دوو کەس شەڕ ئەکەن ئاوە سەیریانکەین وەکو وتمان لە ذاتی خودی نەفەرەکە هەموو کەسێک بەرپرسە هەموو کەسێک بەرپرسە حتا وتمان ئەگەر منداڵێک شوان بەرپرسە لە بەرامبەری ئەو مەڕووماڵاتی کە لە بەردەسیایەتی ئەو ینی دوو نەفەر شەڕ ئەکەن ینی دەنگەدەنگێکیان هەیە کات لەو کاتا ئێمە ناکرێت بڵین کەیفی خۆیانە چی ئەەکەن چی ناکەن ئێمە بەرپرسین دەبێ هەڵسین بچین بزانی سەرەتا کێشەکە چییە دوو کەسیتر لەگەڵ خۆمانە بەرین ئەم کێشە کۆمەڵایەتیە چاشتە سەر بکەین ئاتر ئەم هی دوو نەفەر بێ هی دوو ماڵ بێت هی دوو عەشرەت بێت هی دوو وڵات بێت یعنی ئێمە بەپێی بەرپرسیارەتەکەی خۆمان بە زۆر ئەوە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە دەبێ ئێمە ئەو ئاستەشمان هەبێت بەرپرسین لەوەی کە ئێمە لەناو خەڵکین کەسێکە تەکلیفمان لێکا کە بچین داوای کچێبکەین بۆ کەسێک تەکلیفمان لێەکەن کە بچین بۆ شوێنێک بۆی کە قسێکی خێر بکرێت ئەمانە هەمویان لە بازنەی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە جێ ئەبێتەوە بۆیە دەبێ بکرێت باشان مەسئولیەتی ئەخلاقیمان هەیە ئەوانەش هەمیان مەسئولیەتی ئەخلاقیە بەرپرسیارەتی ئەخلاقی کە ئەوە چەمکێکی زۆر فراوانی هەیە بەرپرسیارەتەکانی لای خۆشمان دەگرێتەوە کە دەبێ ئەخلاق و ڕەوشتیان لە هەموو ڕوویەکەوە جوان بن ئەم جاپیان دەوتێ ئەمانە بەرپرسیشن ئێمە مرۆڤ وەکو خودی مرۆڤ شتێک خوای گەورە دەربارەی ئەفەرمێ چیت زۆر شتێکی قورسی پێدراوە مامۆستا بەختیار یعنی مرۆڤ وەکو مرۆڤ خوای گەورە لە قورئانە ئەفەرمێ چی إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا خواي قورة أفرمي إما أمانة ما هنا كأمانة كمسي في قرآن دامنا آسمان كانوا زي وريان نقر شاخه كان شقيان بر نانتواني أمانة أم برپرسیارەتی وەربگرن جاوە لە بەرپرسیارەتی دینیا جێ ئەبێتەوە
ناتوانانی ئەم بەرپرسیارەتی وەربگرن بۆیە ئینسانەکان وەریانگرت بۆی ئینسان زۆر گەورەیە دەبێت دایمە لە جوڵا بە ئینسان چونکە بەرپرسیارەتێکی زۆری پێ دراوە بۆیە خوای گەورە ئەفەرمێ ئینسانەکان مرۆڤەکان ئەم ئەمانەتیان وەرگر بوونە بەرپرس بوونە مەسئول لەوەی کە ئەم قورئانە جێبەجێ بکەین جا بۆیە ئێمە ئیتیفاقێکمان هەیە لەگەڵ خوا بەڵام خەڵکانێکان لەگەڵ خوا درۆوەکەن ئێمە وەرمان گرتووە قورئانمان وەرگرتووە ئەمانەتێکە بەرپرسین بەرامبەری دەبێت جێبەجێ بکەین ئەم قورئانە جا قورئانیش بەڕاستی چیمان پێمان دەڵێ با فەقیر و دەوڵەمەند وەکو یەک وابن لە دەوڵەمەندەکان شت وەرگرن کە زەکاتە بیدەن بە فەقیرەکان بانش بیبەخشن قورئان پێمان دەڵێ بە شەڕ نەکرێت حتا پێمان دەڵێت دوو کەڵە شێر مەدەن بەیەکە دوو کەڵە شێر دروست نییە لە شەرعی ئیسلامە کەەوە پیاغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم پیاغەمبەری خواش صلی الله عليه وسلم مفەسیری قورئانە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى لخو قسەیەک ناڵێت دەفەرمێ حتا دوو کەڵە شێر دوو بەران حرامە بدەن بە شەجاع چیجا ئەوەی کەسانێک هەڵبسن دوو بنە ماڵە دوو حیزبی گەورە ئەدەن بە شەڕادەیکەنەوە بە دوو ئیدارەیی دێن ئەمانە هەمان ئەکەوێتە بابی بەرپرسیارەتی بۆیە ئینسان لە خودی ذاتی خۆیان قورئانی وەرگرتووە کە گەورەترین ئەمانەتە کە بەرپرسین بەرامبەر بەم ئەمانەتە بۆیە مرۆڤ لە ذاتی خۆیان زۆر گەورەیە ئێمە بۆچی وەریشمان گرتووە بۆ جێبەجێکردنی ئەم قورئانە بۆ ئەوەی لەسەر ژیانە ژیانێکی حەیاتەن طەیبە بێت نەک حەیاتێکی خەبیثە بێت وەی کە جاربەیە دروست ئەکرێ بەڵام ئیسلام ئێوێ ژیان خۆش بێت لەژێر قورئانە لەژێر ئەو بەرپرسیارەتیە کە مرۆڤەکان خستویانەتە سەر شانی خۆیان زۆر باشە مامۆستای بەڕێز ئەگەر دیقەت بدەی مامۆستا یەکێ لەو شتانەی ئێستا لە نێو بە تایبەت ینی لە نێو گەنجەکاندا سەری هەڵداوە ینی حورمەتم هەیە ینی کە قسەیان لەگەڵ دەکەی بنمونە زۆر گەنج لەوانێت تواناشی هەبێ بەڵام نەهێوێ زەواج بکە زۆر گەنج تواناشی هەبێ بەڵام نەهێوێ بخوێنێ زۆر گەنج توانای هەبێ کارێک بە ئەستۆ بگرێ بەڵام نەهێوێ بیکە زۆر گەنج هەبێ کە بتوانێت هاوکاری دایک و باوکی بکە بتوانێت مثلەن کوڕێکە گەورە بووە لە ماڵەوە گەنجێکە ماشەڵڵا پێگەیشتووە دەتوانێت کاروبارەکانی ماڵەوە هەڵسوڕێنێ بەڵام بەردەوام خۆ دەدزێتەوە لەم بەرپرسیارانە هەست ناکەی مامۆستا ڕۆحیەتی بەرپرسیاریەت لە ناو تاکەکاندا زۆر لاواز بووە ڕۆحێتی بەرپرسیارەت هەڵگرتنی بەرپرسیارەتی لە کاتێکدا دەشتوانی هەڵی بگرێ بەڵام خۆی لێ دەدزێتەوە بەڵام ناچێتە ژێرباری بەرپرسیارەتی ئەگەر ژیان بەم شێوازە بەم شکڵە بڕوا ینی هەست ناکەی کەسانێک دەبن بە بەرپرس کەسانێک دەستنە ژێر بەرپرسیارێتەوە کە شایانی بەرپرسیارەتی نین بەتاکید خۆی خۆدزینەوە لە بەرپرسیارەتی ئەگەر کەسێ توانای هەبێت و نەی کە تاوانبارە لە ئیسلامە ڕاستە زۆرێک لە هاوڵەکان زۆرێک لە بەرپرسەکانی سەردەمی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم داوایان نەکردووە بەڵام پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستنیشانی کردووە کە گەنجی وا هەبووە تازە باڵغ بوو 18 ساڵ بۆ کردوێتی بە سەرکردەی جێیشێک لە هەمان کاتە سەحابەی وایتیا بووە سێ ئەوەندەی ئەو تەمەنی هەبووە بەڵام لەم ژێر دەستی ئەو بۆ چونکە پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانیوێتی ئەم گەنجە ئەتوانێت ئەمە بکە یان ببێتە دەرزێکیش بۆ ئێمە جاریوانی ئەو ئێمە ڕێزمانێت بە تەمەنەکان تەجربەیان هەیە بەڵام گەنجەکان قووەتیان هەیە توانایان هەیە ئەگونجێ ئەم دووشتە لە بەرپرسیارەتیا دەمەج بگرێ تەجربەی بە تەمەنەکان و قووەت و توانای گەنجەکان لە یەک بدرێت شۆڕشێک دروستەکە بەڵام ئەگەر بێت و هەر بە تەمەنەکان لەو کارابن لە بەرپرسیارەتەکە بن ئەگونجێ ماندوو ئەبن هیلاک ئەبن یا قووەتیان نمێنێ شەرت نییە قووەت هەر بە سیلاح بێت جارێ قووەتی فکر ئینسان کە ئەچێتە ناو تەمەنەوە حتا بڕوات فکری بەرەو لاوازبوون ئەڕوا گەنجێک کە داهێنانێکی تازەی پێ ئیبداعێکی چاکی پێ بۆ کۆمەڵگا لەم کاتە بەرپرسیارەتیەکی هەیە توانای هەیە وەکو لای خۆمان دەوتێ شتێکی باشی تیا هەیە کە چاوەڕێی لێ ئەکرێ ئەگەر بەرپرسیارەتێکی پێ بدرێ و نەیکات ئەو کاتە ئەم کەسە تاوانبارە لە ڕووی شەرعەوە بۆ لەبەر ئەوەی کەسانێک دێن ئەبنە ئەو شوێنە کە شایستەی ئەوە نین بۆیە کەسێ شایستەی شوێنێک بێت و نەیکات لە ڕووی شەرعەوە تاوانبارە بێت چونکە ڕاستە بەرپرسیارەتی ئەگەر ئەرکە بەڵام عیبادەتیشە دڵنیا بە بەرپرسیارەتی بە چاکە بکرێت هیچی کەمتر نییە لە نوێژ و ڕۆژوو چونکە هەندێک بەرپرسیارەتی تەنزیمکردنی وڵاتە
تەنزیمکردنی کۆمەڵگایە بە چاکبەڕێکردنی ئەو زروفەیە کە ئێمە تیاین کەواتە ئەگەر بێت و ئێمە هەمومان هەر نوێشکەین کەسان لەگەڵ بەرپرس بن بەرپرسێکی چاک بن تەنزیمی کاروباری دنیامان بۆ بکەن ئەو کاتە خۆ کەسانە یە ناڵ هەنوێژەکەش بکەین لێمان تێگەدەن بۆیە بەرپرسیارەتی کەسێک توانای هەبێت ئەوەی کە جەنابەت باس کرد ئەگەر نەیکا تاوانبار ئەبێ ینی بەڕاستی کەسانێک هەیە توانایان هەیە بچن داخوازی ئافرەتێک بکەن بۆ گەنجێک ناچێت تاوانبار ئەبێ جاری وا هەیە ئیشێک لەسەر کەسێک پەکی کەوتووە وتوانە تو ئەم بەرپرسیارەتی هەڵ بگرە ئەم ئیشە بکە نەیکردووە ئەو کاتە تاوانبار ئەبێ لەوەی کە نەیکردو ئێمە لە ڕووی شەرعەوە قسە ئەەکەین بۆیە ئێمە خەلکوەکو باسمان کرد باگراوندێکی موسڵمانێتی و هەومان موسڵمانین شانازیشی پێواکەین لەو ڕۆ قسەکەین بۆیە دەبێ بکرێت ئەم کەسە کە توانای هەیە بۆیە پیغمبەری خوا صلی الله عليه وسلم وا هاوڵەکانی تربیە و پەروەردەکرد بوو کەسیان داوای بەرپرسیارەتیشیان نەکرد بەڵام کە بیشی وتایە فڵان کەس با بەرپرس بێت ڕەدی نەکردوێتەوە بە چاکترین شێوەش وەزعەکەی خۆی ئەدا کردووە حتا هاوڵەکان یەکێک وەکو ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لێبێ ئەو شانازی کردووە بەوەی کە پیغمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵی بژاردووە وەکو ئەوەی کە بەرپرسێک بێت لەگەڵ یا بیبا بۆ شاری مەدینە وەکو هاوڵی خۆی یعنی بەڕاستی ئەمانە کە هەڵی ئەبژێرێتەوە ئەڵێ کەسێک من وەرە و یاری دەدەرم بە کابرا بەرپرسە بەڵام کەسێکی بۆ یاری دەدەر ئەوە زۆر شانازیشی پێوە کردووە ئیمامی ئەبوبەکر بووە لە مسلمانیتیدا لە سەردەمی پیغمبەری خوا صلی الله عليه وسلم بەرپرسیارەتەکان بە چاکی کردووە ئیمامی عومەر خەفەتی بۆ خواردووە کە لە وڵاتی عێراق ئەگەر کەسێک ناڕەحەتێکی بەسەرا بێ هەڵ بکەوێ بەرد لەسەر بەردێکە هەڵ بکەوێ ئەم لێرۆ تاوانبار بێت ینی ئەمەندە بەرپرسیارەتێکی بە شێوازێکی جوان تحقیق و جێبەجێ کردووە بۆیە بەرپرسیارەتی بتوانیت و نەیکەی تاوانبار ئەبی ئەو کەسە لە ڕووی شەرعەوە تاوانبارە بۆ ئەوەی یعنی مەبەستمان پێی ئێرە ئەمەیە بۆ خەڵکی هان نادەین کە بەرپرس بێ بۆ ئەوە هانیان ئەدەین لە بەرۆی کەسانێک کە بەرپرسیارەتی نازان نەبنە بەرپرس شەرعەوەی ئەوێ بۆیە حەز ئەگا خەڵک بەرپرس بێت بۆ ئەوەی کەسانێک نێن ببنە بەرپرس و چونکە ئێمە ئەگەر هەمومان هەرواز بینی ئەم بڵێ من ئەوە ناکەم باشە ئەم تۆنایەکی کێتە ئەم شوێنە تۆ کە خۆت ئەتوانی ئیسیعدادێکی چاکتیا هەیە ئەتوانی لەمە باشتر بکەی بۆ ئەمە ناکەیت یعنی ئەمانە جێی پرسیارن کە بەرپرسیارەتی وەکو باسمان کە هەر شەر نییە بەرپرسیارەتی شەڕ بگرێتەوە بەڵام مەتوانین باسی هەر بەرپرسیارەتی لە سەردەمی ئیمامی عومەردا منداڵێکی زۆر خراپە بوو ناوێکی خراپی هەبوو ئەویش بە ئیمامی عومەریان گوت باوکی گوتیە منداڵە زۆر کارێکی خراپ بەردەوام یعنی عملی خراپە بەردەوامیشی خراپ دەکات ئەویش بە ئیمامی عومەری فەرموو من هەر ناوەکەم ناوێکی خراپە ناوێکی خراپیان لێ نابوو ئەوجار باوکم دایکێکی باشی بۆ هەڵ نەبژاردوم دایکم ناوی خراپە وەک باشیش پەروەردەی نەکردوم یعنی پێویستە دایکیش کە هەڵدەبژێردێ باوک هەڵدە پیاوێک ئافرەتێک هەڵدەبژێریان ئافرەتێک عیناوە بالمقابل پیاوێک هەڵدەبژێرە بزانێ بەڕاستی چی هەڵدەبژێرە بۆی خێزانێکی باش خێزانیش نمونەی کۆمەلگایە وەکو ئەمە کە بڵێ دەوڵەتێکی بچکۆلەیە ئەم دەوڵەتە بچکۆلە باش بێ کۆمەلگاش باش دەبێت ئەگە ئەم دەوڵەتە خراپ بوو بێگومان مجتەمع و کۆمەلگاش خراپ دەبێت مامۆستا دەمەوێت ئاماژە بۆ بکەین یان قسە لەسەر ئەوە بکەین ئێمە چێ بکەین بە براگەورە و سەرکار ینی چێ هەڵبژێرین چۆن بڕیار بدەین لەوەی کە ئەم کەسە پێویستە کاروباری ئێمە بگرێتە ئەستۆ چاوە ینی تێبینی چی بکەین تێبینی چه حاڵ لایەنێکی کاروباری ئەو مرۆڤە بکەین تێبینی تەنها لایەنی دینداری بکەین یان تەنها لایەنی خۆڕەوشتی بکەین یان تەنها لایەنی جوڵاوی و حەڕوشی ئەو مرۆڤە بکەین یان تەنها سەیری قسەکانی بکەین کە قسەی لەبلەبان و لەسەر تەلەڤیزیۆن قسەی زۆر باش دەکات لە بەردەمی جەماڕ قسەی زۆر باش دەکات یان سەیری عملەکانی بکەین بزانین ئەمە چه عملێکی هەیە یان سەیری هەموو ئەمانە بکەین ئەوجا بڕیار بدەین کە ئەو بێتە بەرپرسمان وڵا خۆ بە تەکید ئەبێت سەیری هەمووی بکرێت یعنی ئینسان نابێت تەنها ئێمە زۆر جار شتمان بیر ئەچێتەوە جاری وایە کە ئینسان دەبێت کەسێک کاتە بەرپرسی خۆی دەبێت بەڕاستی لە هەموو شتێکا توانای هەبێ توانای ئەو کەسە ببینێ ئەم جابی سابقەیەکی جوانی هەبوو پێشتر کە باسمان کرد کەسانێک ئەەکەینە بتوانین بکەینە بەرپرس کێشایستی ئەوەیە کە ئەم کەسە تربیەیەکی جوان کرابێت ینی شتێکی خراپی نەبێت
سەیری سابقەی بکەی بزانی ئەم کەسە کە پێشتر ئەم خراپەی کردووە ڕاستە خەڵک تەوبە ئەکا پەشیمانە بێتەوە بەڵام ئەمانە تەوبە پەشیمان بوونەکەیان تەنها بووە کە جارێکی بەرنامە بنەوە لەسەر ئەو مامۆستا لە وڵاتی خۆمان ینی بە چەندی نمونە ئەگەر بەرپرسێک لە شارێک بەرپرس بوو بێ ناوچەیەک بووە کارێکی هەبوو بێ بەرپرسیارەتی دەگرتە ئەستۆ ئەگەر لێرە سەرکەوتونە دەبوو لە ژیاتی ئەوە لەبن پرایان بەرز دەکردەوە بەتەکید ئەوانە نمونەن وڵای ئێمە بەڕاستی وەکو مسلمان دەبێت زۆر چاومان کراوە بێت و عقلمان زۆر زیاتر فراوان بکەین بیری لێ بکەینەوە تەفەکر لەو وەزع بکەین کە کێ ئەەکەینە بەرپرس کە ئەبێ هەموو سیفەتێکی جوانی تیا هەبێ ئینشاءڵڵا پشتیوان بخۆی من ئومێدم وا هەیە خەڵکی خۆمان بەرەو وەزعێکی زۆر باشتر ڕۆشتووە لە بیرکردنەوە و خەڵکانێکی بۆ دەرکەوتون کە ئێستا بەڕاستی نەک بەرپرسنین بەڵکو قەدر و خیانەت لە بەرپرسیارەتی خۆیان و میلەتەکەشمان بەرەو شێوازێکی وا بردووە کە زەرەرمان لێ کردووە ئەوانە دەبێت سیفەت ئەو هەموو سیفەتە جوانیان تیابێت دەبێت سەیری بزانی سابقەی ئەم کەسە چۆنە بەڕاستی لە هەر هەمووی گرنگترەوەیە ئیماندار بێت چونکە کەسێک ئەگەر ئیماندار بێت ئەگەر خەڵکەکە زەختێکی لێ بک بۆ ئەوەی کە تاوانێک نەکا خوای لەبەر خاتی خوای گەور ئیمانداریەتێکی ڕێنادا تاوان بکە بۆی ئیمانداریەتی بۆ ئەم کەسە کە بێتە بەرپرس زۆر زۆر گرنگە کە ئێمە زۆر نکۆڵی زۆر لەوە بکەین خۆ ئەگەر ئەم کەسە ئیماندارە لە هەمان کاتا ئەتوانێت بەرپرسیارەتێکە هەڵبگرێت لە ڕووی مادیوە لە ڕووی معنەویوە لە ڕووی کۆمەڵایەتیوە لە ڕووی دەوروبەری ئیقلیمی وڵاتانی خۆمانە چکە ئەوانش دەبێت ئەم کەسە سابقەیەکی ئەوەشی هەبێ بتوانێت چونکە ئێمە پێویستمان بە ژیانێکی خۆشە پێویستمان بەوە نییە کە ئێمە تەنها قسەی زل بکەین میلەتەکەی خۆمان بفەوتێنی بەرپرسیارەتی لەوایە کە تۆ تەصحیە بە نەفسی خۆت بدەی بۆ خەڵکی بەڵام بە قسە نا یعنی بە عەمەل ئێمە قسەمان زۆر بینیوە ئێمە بۆیڵێ بەرپرس دەبێ عەمەلی هەبێ لە هەر هەمووی خراپتر ئەگەر بێت وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون مامۆستا بەختیار لە هەر هەمووی خراپتر ئەوەیە کە زەرەر و زیانی ئەوەی کە بەرپرس بە ئیشی خۆی هەڵنەسێت بەرپرس بە ئیشی خۆی هەڵنەسێت خەڵکی دڵی سار ئەبێتەوە لەوەی کە پشتیوانی بەرپرسەکانی خۆیان بکەن ئەگەر بێت و بە پێچەوانەوە بەرپرسەکانمان بەرپرس بن خەڵکەکانی ژێردەسیان ئامادەییان تیا هەیە نەک خۆیان منداڵی خۆشیان ماڵ و منداڵی خۆشیان بفەوتێنن لەبەر خاتری ئەوەی کە وڵاتیان ئەمن و ئاسایشی بەسەرا بڕژێ ئێمە دوێن و پێرە بینیمان خەڵکانێک کە ئاوارە ببوون ڕۆشتوو بنە شوێنێک وتوبیان ئێمە نانتانە دەینێ ئاوتانە دەینێ بۆ نمونە ئاوتێ ئێمە نان و ئەومان هەیە هاتوین ئیستقرارێکمان بۆ دروست بکەن هاتوین ئەم وەزعی کە دروستان کردووە بۆمان بگێڕنەوە ئێوە بەرپرسن لەم وەزع ئێوە غەدر و خیانەتان لە ئێمە کردووە ئینا ئێمە ماڵ ئێمە نانمان هەیە ئەومان نهاتوین داوای نان و ئاوتان لێ بکەین ئێمە خۆمان شان و شەوکەتی خۆمان دەتوانین کاسی بکەین حەزەکەم ئەم نمونەیە باز بکەم ئەگەر بێت و بەرپرسەکان بە ئیجابی لەگەڵ خەڵکا تعامل بکەن دڵنیا بە خەڵکی خۆی ئەکا بە سوتەمەنی بۆ بەرپرسەکان بەڵام بە پێچەوانەوە ئەگەر بەرپرسەکان بەرپرس نەبن بە ڕۆحێکی بەرپرسیارانەوە لەگەڵ ئەو خەڵکا تعامل نەکەن خەڵکی بەرپرسەکان دەکەنە سوتەمەنی بۆ خۆیان جگە لەوەش مامۆستا ینی نائیستیقرارێت لە ناو کۆمەلگادا سەر هەڵدەدا یعنی ئەوە ئاسەوارانەی ئەگەر لە بەرپرسێکی نابەرپرسیان بەرپرسێک کە بەرپرسیارەتی هەڵناگرێت خیانەت لە ئەرکەکەی خۆیدا دەکا بۆ دوورمەودا کاریگەریی خراپ لەسەر مجتەمع بەجێ دێڵێ بەتەکید متمانە سیقا پشتبەیەک بەستن دڵسۆزی بۆ وڵاتەکەت بۆ شوێنەکەت بۆ نیشتیمانەکەت بەتەکید یعنی دەکەوێتە ژێر پرسیارەوە ئێستا من زۆر جار لەگەڵ زۆر پێشمەرگەی بەڕێزا قسەم کردوتی دیماوەسە بە حاتی جارێکی تر ئامادەنین ئاوەها بۆ دڵسۆزی کە بوومانە ئێستی بکەینەوە بۆ چونکە غەدرکردن لە بەرپرسیارەتی ئەو بەروبوومەکەی ئەبێ بەس ئەگەر وەکو باسم کرد بەرپرسیارەتی ئەم بەرپرسە بە چاکی بەرپرسیارەتێکی جێبەجێ بکە بەروبوومیشی ئەبێ چاکیش ئەبێ ئێمە نمونەیەکمان هەیە دەڵێن فەرماندەی سوپایەک جارێکیان چووە بۆ وڵاتێک پێشەوەی بگاتە ناو وڵاتەکە بە ئەم نمونە باز بکەین بۆ بینەرانی خۆمان زۆر باشە بڵێ ئەوەی کە لە واقعەکە تێ بکەن کە ئەگەر بێت و بەرپرس چاک بێت خەڵک ئامادەی تیا هەیە هەموو شتێ بکە ئەڵێ ئەچێتە ناو ئەو نزیکی شارەکە ئەکەوێتەوە پیاوێکی بە تەمەن ئەبینێ لەگەڵ گەنجێکە ئەڵێ مامە حاجی خەڵکی ئەم شارە چۆنە و چەند کەسن و چۆنە و لەکوێوە بچینە ژوورۆ و ئێوێ زانیاری وەربگرێت لەم پیاوە کە خەڵکی ئەم وڵاتەیە پیاوە بە تەمەنەکەش دەڵێ یەک داواکاریم هەیە دەڵێ داواکاریەکە چییە فەرماندەی سوواکە پێ ئەڵێ دەڵێ تەنها داواکاریەکەم ئەوەی ئەم کوڕە بە بەرچاومە بکوژن ئەوانیش ناپرسن هیچ کوڕەکە بە بەرچاوی و شمشێرێکی لێدەن دەیکوژن دوایەوە پێی دەڵێن دە ئەم جا زانیاریمان بەرێ دەربارەی وڵاتێک ئەڵێ دەی باشە پرسیارتان نەکرد ئەو کوڕەکیە بوو
تیان نەوەڵا پرسیارمانەکە دەی کێ بوو ئەو کوڕەوتی ئەو کوڕی خۆم بوو وتیان ئەی چۆن توانیت بە بەرچاوی ئێمەوە بە بەرچاوی خۆشتەوە ئەو کوڕە بکوژین و قسە نەکەی وتی لەوە ترسام ئێوە کە داوای زانیاری ئەکەن من نەتان دەمێ و بە بەرچاوی کوڕەکەمەوە من بکوژن پاشان کوڕەکەم بترسێ و زانیاری وڵاتەکەدا بە ئێوە و ئەم جارە ئێوە بێن وڵاتەکەمان داگیر بکەن دێمە زانیاریتان پێ نادەم زانیاریتان پێ نادەم ئەو کاتە من ئەوە تا کوڕەکەشم کوژرا و زانیاریشتان پێ نادەم ئەو جا ئەم فەرماندەی سوپا دەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆیان دەگەڕێتەوە بە سەرۆکی وڵات دەڵێ شتێکی ئاوامان بینیوە سەرۆکی وڵاتەکە پێی ئەڵێ بگەڕێنەوە چونکە هیچ میلەتێک نەبووە ئیلا میلەتەکەی خۆی لەناو خۆیان شکستی پێهێناوە مادەم ئەم وڵاتە میلەتەکەیان پیاوێکی بەتەمەن ئەتوانێت کوڕێکی خۆی بکاتە قوربانی بۆی زانیاریەک نەدا بە ئێمە بگەڕێنە دواوە بەڕاستی ئێمە سەرکەوتو نابین شکست دەهێنین بۆیە ئەو بەرپرسیارەتیە ئەگەر بەرپرسەکانی وڵات چاک بن لەگەڵ خەڵکیە خەڵکی ئامادەیان تیا هەیە کوڕەکانی خۆیان بن بە کوشت نەک پەشیمان بنەوە لە کوشتنی کوڕەکانیان نەک لەوەی کە هاوار بکەن بڵێن ئێمە چیمان کردو لەوە پێشتر بۆ ئێمە پندێکی کوردیشمانێ دەڵێ ئەگەر دارکرمەکەی لە خۆێنە بێ 1000 ساڵ ئەژی بەڕاستی ئەمە وەکو نمونە بۆیە هێنامەوە بەرپرس ئەگەر چاک بێت بەروبوومی ئاوای ئەبێت خەڵکی ئامادەی تیا هەیە بەڵام ئەگەر ببینە بەرپرسەکان ڕائەکەن و بەرپرسەکان منافەسەی ئەوە ئەکەن کە دەسەڵاتێکی زیاتر بگرنە دەست بەرپرسەکان درۆ لەگەڵ خەڵکە ئەکەن بەرپرسەکان ئەم هەموو شتە خراپە ئەکەن بەڕاستی نەک خەڵک ئامادە نییە لەبەر خاتی ئەو بەرپرسانە خۆیان بن بە کوشت ئامادەیە پەشیمان بێتەوە لەوەی کە کوڕەکەشی شەهید بووە ئێمە من خۆم زۆر حەسرەت و ئەخوازم بۆ ئەوەی کە ئێمە 2000 نزیکەی 2000 شەهیدمان داوە لە پێناوی ڕزگاریکردنی کوردستانە بەڵام بە غەدر و خیانەتێک ئێستا خەڵکی هەمووی هاوار ئەکا پەشیمانم لە ئەوەی کە من ئەو کوڕانەمان لە دەست چووە بەناحەقیش بەڕاستی ڕۆشتووە ئەوە وەکو نمونەیەک بۆیە پێم خۆش و باسی بکەم بەرپرسیارەتی چاک بەروبوومی ئاوای ئەبێ پێویست ناکە خەڵکی هان بدەن یعنی تۆ معقول نییە تۆ ئەگەر ئەم شەڕێکی زۆر مبارەکە ئەو نە بەرپرسیارەتێکی چاکل لە ئەستوا هەیە بۆ هانا بۆ خەڵکی مەدەنی ئەبەی بەرپرسیارەتی ئەوە نییە کە خۆت بە چەک و ئەسلاحەیەکی مدەڕەعەوە ڕا بکەی بۆ نمونە ئەمە شتێکی واقعیە بۆیە باسی ئەەکەین خەڵکێک هان بنی بە سی فیشەکەەوە بڵێ ڕوبەڕووی ئەو خەڵکە بەرەو کا بەرپرسیارەتیە ئەوە خەڵکی ئەەکەیتە سوتەمەنی خەڵکیت کردوتە پەیژە خۆت پێیاسەر ئەکەوی بۆ بەرپرسیارەتیە کە نابەرپرسیارەتی تیا ئەەکەی میلەتێکیش بە ئاقارێکە ئەبێ کە بە شێوازێکی زۆر ئیجابی نابێت زۆر باشە مامۆستای بەڕێز ئەگەر لە سەرەتای بەرنامەژ ئاماژەیەکم بۆ کرد کە باسی مێژووی ئیسلامی بکەی ئەو کەسانەی لە داوای بەرپرسیارەتیان کردو چون توانە ئێمە دەمانەوێت لە ناوچەیەک ببین بەرپرس بمانکەیە بەرپرسی ئەوە بەرپرسیارەتیان پێ نەدراوە و ئەو کەسانەشی کە ڕایان کردووە لە بەرپرسیارەتی وتوانە ئێمە نابینە بەرپرس بەڵام وتوانە مادام لە کەسایەت لە ئیمان و لە هەموو لایەنەکانی کەسایەتی ئەو مرۆڤیان ڕوانیوە کە بەکەڵک ئەم بەرپرسیارەتێ دێ کردویانتە بەرپرس ئایا بەو دەبێت کەسێک دێ ینی بڵێ من دەبمە بەرپرستان و من دەمێ ئاوا و ئاواتان بۆ بکەم و ژیانتان بۆ بکەمە بەهەشت و ئیتر هەمووتان بەکو دەڵێت تەنها شەماڵ بێ ڕێگای لە ڕەشە باش بگرم ینی بەڵێ ئاوایە بەتەکید ئێمە ئەگەر ئەو پێوەرانە کە دائانرێ بۆ سەرکردە و بۆ بەرپرس باسی بەرپرس بکەین ئەگەر بە چاکی ئەو بەرپرسیارەتی جێبەجێ بکات ئەوە شتێکی زۆر چاکە نیعمال عن نیعمەیە بەڵام ئەگە باسی مێژوو بکەین ئێمە لە شەڕێکمان هەیە لە شەڕی ئیسلامی پێئەوتێکە لە شەڕی بەدرا بووە کە دوو گەنجیەن نەک داوای بەرپرسیار ینی ئەوەش بەرپرسیە داوا ئەکەن کە پیاغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبوڵیان کات کە بێنە ئەم شەڕەوە دوو گەنج تازە باڵغ ئەبن بێنە ناو شەڕەوە نەک ئەوەی بێن لەسەر کورسی گەرم و نەرم دابنیشن بێن بیرێنەوە داگیر بکەن بێن تموحی ئەویان نەبوو ئەوانە ئێمە بۆیە باسی ئیسلام ئەکەین چونکە ئەڵێن بەرپرسێک خەڵکانێک هەر ڕەخنە ئەگن لە بەرپرسێکی ئیسلامی بەڵام بڕوا بکە ڕەخنەکانیان تەنها ئەوە عنی شتانێکی پرۆپوچە ئینا لەگەڵ زۆر بەرپرسی ئیسلامیان قسەم کردوتێتی وەڵڵی مەعاشەکەم بەقەدەر پۆلیسەکەم یەکە لەگەڵ مایە لە هەمان کاتە ئیشێکی تریشی هەیە یعنی هین نییە پلەپۆست و پایانی ئەگە پلەپۆستێکیش بێت
سیر ئەەکەی بڕۆ حاڵی وەزیان بخوێنەرەوە ئێمە چەنەها کەسمان هەبووە کە پێشە شەید کراون کە سەیری جانتاکەیان کردووە سیرەکە لین کە عنیتر قەرزاری فلان کەسم و قەرزاری فلان کەسم و ئەم دەماچێت ئەمەی کە لە لامەهی فلان کەسە ئەو بەرپرسەکانی کەسانە بۆ کە خەلفێتێکی ئیسلامەتیان هەیە بۆیە کە یەکەم شەردا ئەندرێ بۆ مەسئولی بەرپرسیارەتی کە موسڵمان بێت چونکە موسڵمان غەدر ناکە خیانەت ناکە موسڵمان ئەگەر لە خەڵکیش وت باسمان کرد نەترسێت بەخوا لەخوا ئەترسێت لەبەر خاتی خوای گەورەش بێت ئەو شتە ناکات جا ئەو دوو گەنجەیەنە خزمەتی پێغەمبەری خوا سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم بۆ ئەوەی بێنە ناو ئەو جەنگ و جیهادە و هەتاوەکو شەڕ بکەن بچن ئەبوو جەهل بکوژن یعنی بۆ بچن بیکوژن لەبەرەوەی کە ئەڵێ بیستمانە کە جنەی بە پێغەمبەری خوا داوە صلی الله علیه وسلم یعنی ئەوە هەر ئەتوانین ڕەبتی کەنەوە بە نمونەکەی پێشوو ئەگەر بەرپرسەکان چاک بن خەڵکی یەت پێشبڕکێ ئەکا بۆ ئەوەی لە ناو جەنگەکە بێت بۆ ئەوەی بچێتە لەگەڵ خزمەتی بەرپرسکە بەڵام ئەگەر بێت و باش نەبێ بەخوا ئامادە نییە ئەگە بۆشی بکرێت لەوەشە بەرپرسەکانی خۆیان وەکو چۆن ئێستا زۆر جاری وایە بە دوایانە ئەگەڕێن هەندێشتیان بۆ ئەکرێت بۆیە ئێمە لە مێژووا زۆر نمونەمان هەیە لەوە چێ کاتەکە بۆ شێوازە نەبێت کە لە ئیسلامە هیچ کاتێک نەبووە کە بەرپرسیارەتی درابێ بە کەسێک بە چاکی جێبەجێی نەکرد بێت ئەگەر هەش بوو بێت با ئێمە ئینسافمان هەبێ مامۆستا بەختیار خەڵکانێک با کەیسەگوێ لە ئێمە ئەگرن لەوە چێ نمونی چەند کەسانێک بێنەوە ئینسان لە نیسیانەوە هاتووە شتی بیر ئەچێتەوە ئەگونجێ کەسێکی سادە ئێمە باس لە پیاغەمبەران ئەکەین عەلەیهی سڵات وسەلام باز لە چوار خولەفاکە ئەکەین باز لە کەسێکی تر ناکەین کە غەڵەتێکی هەیە ئێمە غەڵەتمان ئەوەیە خاتێک کە خەڵکی ئەبینین ئەمە ئیسلامیەکە یا موسڵمانێکە یا هاوڵێکە سەحابەیەکە وا ئەزانی ئیسلام ئەمە ئیسلام ئەوە نییە ئەو هاوڵە ئێمە هاوڵمان نەبووە کە دزی کردو لە غەنیمەی ماڵی لە غەنیمە ئەبای دزیوە یعنی ئەمانە دەستکەوتەکانی جەنگ ئێمە باز لە سەرکردن نخبەکان ئەکەین باز لەمانە ناکەین کە کەسانێک لە ناو ئیسلام و ناو ئیسلامیەکانە هەبن و خەڵکانی بێ بڵێن ئەی ئەوەش نییە ئەوەوە ئێمە باز کێمە با بێن ڕخنەیەکمان لە پێغەمبەری خوا ساسم بۆ بگیرێت بڵێن ئەو سەرکردە بەرپرسێک بووە ڕخنەیەکی لێ بگیرێ لە هەموو لە شەڕی خەندەقا کە ئەحزابیشی پێوتی هەموو حیزبەکان کۆبوونەوە کە بێنە مەککە چەندەها حیزب کۆبوونەوە بۆی کە بێن ئیسلام و پیاغەمبەری خوا سەڵڵەڵاهو عەلەیهی لە ناو بەرن پیاغەمبەری خوا خۆی صلی الله علیه وسلم یەکێکە لەو کەسانەی کە پارچ ئەوە شێنێت و سەنگەر هەڵئەکەنێ هاوڵەکان شکایەت دێن دڵێن ئەی پیاغەمبەری خوا سەڵڵەڵاهو عەلەیهی برسیمانە بەڵام لەو کاتەیە خۆی دوو بەردن سەرسکێتی هەر بە عەمەلی پیشانی ئەدا بێ ئەوەی قسەکە بکاسکی هەڵ ئەداتەوە ئەڵێ سەیریسکی من کەنجێگەن دوو بەرها بە سەرسکیەوە با خەڵکی لە بەرپرسیارەتی لەوە سێرکە نەک من لێەوە برسیترم بەرپرس بووە لە هاوڵەکان برسیتر بووە تێرتر نەبووە یعنی وەکو ئێستەی کە ئیتر ئێمە بەڕاستی من دڵم بۆ خۆشە کاتێک کە ئێمە بە حاڵ شتێک باس ئەکەین خەڵکەکە تێ ئەگەن پێویست ناکە باسی مقابلەکەی بکەین ئەوە جێی دڵخۆشیە کە خەڵکی لای خۆمان ڕۆشنبیرە ئەزانن کاتێک کە باسی ئێمە پیاغەمبەری خوا ئەکەین کە بەرپرسە خەڵکی خێرا بەرپرسەکانی ترگە کەندڵن و کە ئەو پەڕی لە ڕەفاهێت و بیرەنەوتیانێ و پاڵاوگەیان هەیە و حتا خەڵک لە زەوی و ئەوانیش لە ئاسمان کەسانێکن حتاوەکو ئێستا تەمەنی گەشتۆتەوەی کە خەریکە ئەمرێن ناتوانێت عەرزێک بکڕێ ئەمانش بە ئارزی خۆیان چەندەها عەرز و پلە و پایە و پۆست کە پۆست پیرۆزیان بێ بەڵام غەدر لەم میلەتە داماوە نەکەن بە پرسیارەتێکی چاک بگرنە ئەستۆ ئیسلامیش زۆر ئەعتیمادی لەسەربوونی عەدالەتە هەر کۆمەڵگایەک ئەگەر براگەورەکانی ئەگەر دینداریش نەبن عەدالەتیان هەبێ بێگومان ئەو مجتەمەع دەمێنێتەوە بەڵام کە عەدالەت نەما گرفتی کۆمەڵگای ئێمەوەیە کە گرفتی ئینشاءالله گرفتی ئێمە ئەوەیە کە کێشەی نەبوونی عەدالەتمانێ مامۆستا کاتمان بەدەستەوە نەماوە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دلێر حەمە کاکەبرا زانایی ئاینی کە لە تەوەری ئەمڕۆ ئەرچی بەرپرسیارەتی و لاسۆگرتنی دەرەنجامەکانی لە بەرنامەی باس و خواز میوانمان بووی زۆر سپاس دەکەین بینەرانی عەزیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵ ئێمەدا بوون بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین خواتان لەگەڵ